کارەکانی داتێ دکتۆر شوان بەخێر بیت. سەرچاو ئەگەر هەندێک زاناریمان لەسەر کۆڕبەندەکە بیتێ. سێهەمین کۆڕبەندی نیشتیمانیی چمک بۆ ڕیفۆرمی میدیایی کە ئەم ساڵ لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی وەکو یەکەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی چمک لە زانکۆی سواز لە لەندەن لە ڕۆژانی 8 تەمووزی 2026 ڕێکرا کە تایدا نزیکەی 25 توێژنەوەی زانستی پێشکەش کرا و حەڤە چینۆ سپیکەر داوت کرابوون کە لە 8 وڵاتی جیاوازەوە لەوانە لە بەریتانیا، لە عێراق، هەرێمی کوردستان، نەرویج، ئیسپانیا، یۆنان پرس و بابەتەکانی یا دەرفەت و ئاڵنگاریەکانی ڕیفۆرمی میدیایی لە ئاستی نێوخۆیی نێودەوڵەتیە گەنگەشە و تاووتوێکرا. لە ماوەی ئەو دوو ڕۆژەیە چەندین تەوەر، چەندین توێژینەوە لەژێر ناونیشانی ڕیفۆرمی میدیایی لە ناوچەکانی پاش ململانێ کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی بۆ لەبارەی نەخشەڕێی سیاسەتی استراتیژی کوردستان تاووتوێکران و بە دوایدا ئێمە گەڵاڵەی نەخشەڕێگەیەکمان کرد لە دەرەنجامی ئەو توێژنەوانی کە پێشکەش کرابوون لە دەرەنجامی ئەو گفتوگویانەی کە کرابوون بە تایبەت لە ڕۆژی دووەمە ئێمە ڕاوند تەیبڵێک یا مێزگرتێکمان هەبوو باسمان لە دەرفەت و ئاڵنگاریەکان کرد بە لەبەرچاوگرتنی دۆخی ڕیفۆرمی میدیایی لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی بەریتانیا دواتر هەرێمی کوردستان. ئێمە ئەم گفتوگویانەمان گەڵاڵە کرد لە چوارچێوەی نەخشەڕێگەیەکە بۆ ماوەی 10 ساڵ لە 2026 تا وەکو 2036 لە ماوەی ئەم 10 ساڵەیە بە 3 قۆناغی جیاواز با بڵێن نەخشەڕێگاکەمان دابش کردو. باش بەڵەوەی زیاتر لەسەر کۆڕبەندەکە قسە بکەین. ڕێکخراوی چمک چییە؟ حەزەکەم ئەو بۆ بینەران. ڕێکخراوی چمک نایناسی؟ ڕێکخراوی چاودێریی میدیای کوردی کە کورتکراوەکەی بێتە چمک ڕێکخراوێکی ناحکومی نیشتیمانیی سربەخۆیە لە ساڵی 2007 لە هەرێمی کوردستان لە سەردەستی بەندە و کۆمەڵە ئەکادمی ڕۆژنامەوان دامەزراوە بە ئامانجی چاودێریکردنی ناوەڕۆکی میدیایی میدیا کوردیەکان لە هەرێمی کوردستانە. کۆمەڵێ چالاکی و پرۆژە و بیرۆکە و پێشنیازی جیاوازی هەبووات لە ساڵی 2007 تاوەکو ئێستا جگە لە گەڵاڵەکردنی هەندێک پێشنیازە یاسا کە ئاڕاستی پەرلەمان کراوە بۆی گفتوگۆی لەسەر کرێ لەوانە پێشنیازە یاسای دروستکردنی ئەنجومەنی نیشتیمانی میدیا کە نیمانە لە کوردستانە و دەرخستنی با بڵێن کەم و کورتی و ئەو کەلێنانەی کە لە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستانە هەیە لە چوارچێوەی کۆڕ و کۆبوونەوە و مێزگرت و ئەوانەیە و ڕێخستنی دەیان وەرکشۆپ و خولی ڕاهێنانی پیشەیی بۆ نەوەی نوێ ڕۆژنامەوانان بۆ ڕۆژنامەوانانی کەناڵە جیاوازەکان و هەروە ڕاوێژ پێدان بە کەناڵەکان لەبارەی ئەو کەم و کورتی و یا ئەو ڕۆماڵە میدیایی کە هەیەە بەدل لەوە تا ئێستا ئێمە 3 خولی کۆڕبەندی نیشتیمانی چمک ڕێکراوە لە ساڵی 2021 ساڵی 2025 و ئەم ساڵیش 2026 لە دەرەوەی هەرێمی کوردستان بوو. بەدل لەوە ئێمە بۆ یەکەم جار بیرۆکەی پەروەردەی خوێندەواری میدیاییمان هێنایە ناو کوردستان و لە ڕێگەی گۆڤارێکی تایبەتمەند بە ناوی دەرگاوان ئەم بیرۆکەیەمان بڵاو کردەوە بەداخەوە بۆ هی نەبوونی سەرچاوی داهات و دارایی تەنها توانیمان 3 ژمارەی لێ دەرکەین و لە ئێستا ڕاوەستاوە. بەڵام لە چالاکیەکانی دیکەمان لە چاودێریکردنی ناوەڕۆکی پەیامی میدیایی نەوەستاوین لە ڕێکخستنی کۆڕبەندەکان، نەوەستاوین لە بەشداریکردن لەو گفتوگۆ گشتیانەی کە لەسەر دۆخی ماف و ئازادەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری و ڕەوشی میدیا لە هەرێمی کوردستان نەوەستاوین و ئەم ساڵ خۆشبەختانە لە ئاستی نێودەوڵەتیە ئیشمان کرد بۆ یەکەم جار هاوپەیمانێتی ڕیفۆرمی میدیایی لە بەریتانیا با بڵێن گەڵاڵەی پرۆژەیەکی کرد بۆ چاکسازیکردن لە دامەزراوی پەخشی BBC لەوێدا ئێمە وەکو یەکەمین ڕێکخراوی کوردی لە خۆرهەڵاتی ناوەڕاست داوت کراین و پێشنیازەکەی ئێمە بۆ چاکسازیکردن لە BBC لە بەڵگەنامەی فەرمی ئەو هاوپەیمانەتەیە بڵاو کراوەتەوە و ئێستا خۆشبەختانە ئیشی لەسەرەکرێ بۆ ساڵانی داهاتوو چونکە BBC هەردە ساڵ جارێ با بڵێن دەستوری ناوخۆیی خۆی یا پەیڕەوی کارکردنی خۆی گۆڕانکاری بەسەرایەنێ و ئێستا هەڵمەتێکی بەرفراوان هەیە هەم لە
ئاستی بەریتانە هەم لە ئاستی جیهانە بۆ ڕیفۆرمی میدیایی واتە ڕیفۆرمی میدیایی ئێستا پرسێکی ناوچەیە نییە ئێمە تازە پێمانزانی بێ بەڵکو پرسێکی جیهانیە لە ئاستی جیهانە با بڵێن گفتوگوی لەسەر ئەکرێ کۆڕ و کۆبوونەوەی لەسەرەکەی کۆنفرانسی زانستی بۆ بەسرێ گۆڤاری تایبەت و با بڵێن کتێبی تایبەتی لەسەر دەرەچێ خۆشبەختانە ئەم ساڵ ئێمەش وەکو کورد وەکو کوردستان وەکو ڕێکخراوێکی ناحکومی سەربەخۆ لە هەرێمی کوردستان و بەشداریمان لەو گفتوگویانە کردووە و کۆڕبەندی سێهەمیشمان بردە لەندەن یەکێ لە ئامانجەکەمان ئەوە بوو ئێمە لە ئاستی ناوخۆیی و لە ئاستی مەنەلۆکردن لەگەڵ خۆمانە کورد و کورد بپەڕێنەوە بۆ ئاستێکی نێودەوڵەتی و دیالۆگ بکەین بزانین ئەوان مەسەلەن دەرفەتەکانیان چییە ئێمە دەرفەتەکانمان چییە ئەوان کۆسپەکانیان چییە ئێمە کۆسپەکانمان چییە لەکوێ یەکەگرینەوە لە یەکەچین لەکوێ جیاوازین و ئیسفادە لەو بیر و بۆچوون و تێڕوانیانە بکەین کە لە ئاستی با بڵێن باکووری جیهان و ئێمەش لە باشووری جیهانەوە گفتوگویان لەسەر خەرمان بەرەکەت ماندوو نەبوون و جێدەستان دیار بێت هەمیشە. دکتۆر من پرسیارەکە بەڕاستی ئەمەیە ئەو گرفتە میدیایانە چی بوو کە ینی ئەکرێ بڵێن دنیا لەسەری کۆک بوون لەناو کۆڕبەندەکەیە یان تۆ لە ناوەندی میدیای کوردیا چ گرفتێک زۆر بەزەقیە بینی ئایا لەوێش هەمان گرفت هەیە؟ یەکێ لەو گرفتە زەقانەی کە هاوبەشە لە نێوان هەرێمی کوردستان و ئێمە هێنەکەمان لە بەریتانیا بوو لە نێوان هەرێمی کوردستان و بەریتانیایە هاوپەیمانێتی نەنووسراوی سیاسیەکان و بازرگانەکان یا کۆمپانیاکانە هەم لە بەریتانیا هەیە بۆ نمونە یەکێ لەو کێشانەی کە هاوپەیمانەتی ڕیفۆرمی میدیایی لە بەریتانیا ئیشی لەسەرەکە ئەوەیە هاوپەیمانێتیەکی نەنووسراو هەیە لە نێوان کەسایەتی سیاسیەکان کەسایەتی بازرگانەکان ئەوانەی خاوەنی کۆمپانیەکان ئەوانەی خاوەنی بەرژەوەندین ئەمانە با بڵێن بەرژەوەندی هاوبەشیان هەیە و کاریان کردوتە سەر ناوڕۆکی و پەیامە میدیایانەی کە لەوێ چاپ و پەخش و بڵاو بکەنەوە بە هەمان شێوە ڕاستە ئێمە لە کوردستانە با بڵێن جۆرێک لە بەراوردکردیەکە ڕەنگە بێویژدانی بێ یا هاوسەنگ نەبێ بە حکمی ئەوەی بەریتانیا وڵاتێکە ئەزمونێکی دوور و درێژی سیستەمی دیموکراسی هەیە و دامەزراوی هەیە بۆ نمونە دامەزراوی دەوڵەتی هەیە حکوومەتی هەیە پەرلەمانی هەیە سیستەمی دادوەری هەیە کۆمەڵگەی مەدەنی هەیە میدیای گشتی هەیە میدیای ئەوەی کە پێڵێن میدیای پەخشی گشتی کە هی حزب نییە هی دەوڵەت نییە حکومیش نییە با بڵێن تێکەڵەیەکە لە هەمووی بۆ هەموویانە ینی تۆ ئەگەر بۆ نمونە ئێمە ئەگەر جیاوازیە بکەین لە نێوان ئەوەی کە پیاڵێن دەستەی گەیاندن و ڕاگەیاندن لە عێراقا کە هەمانە یەکێ لە جیاوازە گەورەکان ئەوەیە کاتێکە بۆ نمونە کەسایەتیەک لە پارتێکی سیاسی ئەبێتە سەرۆک وەزیران ئەم کەسایەتیە کاریگەری بەسەر ئەم دامەزراوە میدیایەوە ئەبێ و بە ئاراستەی سیاسەتی خۆی تەحکومی پێوەکە لە بەریتانیا وانێ لە بەریتانیا بۆ نمونە BBC هەر حکوومەتێک هەر حیزبێک هەر دەسەڵاتێک بێتە سەرن ئەوان گۆڕانکاری لە سیاسەتی تەحریری خۆیانە ناکەن ینی جۆرێک لە سربەخۆییان هەیە لەوەی کە چ بابەتێک هەڵبژێرن چۆن ڕووماڵی کەن بە چ شێوەیە بیکەن بەڵام ڕەنگە لەوەیە سربەخۆ نەبن کە ئێستا یەکێک لە گرفتە سەرەکیەکانی ئەوان ئەوەیە با بڵێن سەرۆک وەزیرانی بەریتانیا پێشنیازی سەرۆکی بۆردی دامەزراوی پەخشی بەریتانیاکە بۆ پاشای بەریتانیا و ئەو هەڵی ئەبژێرێ ئێستا گفتوگۆکە لە بەریتانیا لەسەر ئەوەیە ئەڵێن نەخێر نابێت سەرۆک وەزیران تەداخل لە ئیشێکی میهنی بکە کە پەیوەندی هەیە بە ناوخۆی BBC-ەوە پێویستە ئەو کەسێک کە بێ بە سەرۆکی بۆردی BBC لە ناو BBC بێ یاخود لە خەڵکی ئەکادیمی بێ یا لە ڕۆژنامەوان بێ یا خەڵک وەرگر جەماوەر هەڵی بژێرێ ئێستا یەکێ لە ئیشە باشەکانی ئەوان ئەوەیە هەر بەتەنها بڕیار بەدەستان و دەسەڵاتداران و ویلای خۆمان پێڵێن مەسئولین قەرار نایەن لەسەرەوەی میدیا چۆن وە شێوێ بێ ئەوان ئەیانەوێ وەرگریش ببێتە بەشێک لەو بڕیارانی کە ئێن مەسەڵەن وەرگر چی ئەوێ میدیا چۆن بێت چ شتێکی بۆ بێت ئەوان مشارەکەیان پێکەن لای ئێمە وەرگر حسابی بۆ ناکرێ لای ئێمە فەوقیە ینی لەسەرەوە شتەکان داوازێ بۆ نمونە کە دەسەڵات یا حکوومەت یا دەوڵات کە قەراری یا شتێک بسەپێنە بەسەر میدیاکانە ئەی سەپێنە مەسەڵەن گوێ لە توێ ڕۆژنامەوان ناگرێ کە کۆژانەکانت چین لە کاتێکا کە بە مەیدانی ئیشەکەی لە دەستگایەکی میدیاییە گوێ لە منی بینەر ناگرێ کاتێکە سەیری کەناڵێکەکە من ڕوون نایە سەیری ئەو کەناڵە تەلەڤیزیۆنی بکەم لەبەرەوەی ئەو پەیامانەی بڵاوی
بڵاویە کاتەوە ڕەنگە بۆ من نەگونجێ بۆ خێزانەکەم نەگونجێ بۆ مناڵەکان نەگونجێ بۆ کەسایەتێکی بەتەمان کە دائنیشێ بۆ نانی ئێوارە بەیەکەوە نەتوانین بەیەکەوە سەری و کەناڵە بکەین بۆ لەبەرەوەی هەندێک پرۆگرام و هەندێک شێوازی جێڕانەوە و پەخشکردن و تحریری هەواڵی بەکارهێنرێ کە بەنسبەت کۆمەڵگای ئێمەوە ڕەنگە شەرم ئاوەر بێ یا جۆرێک لەوەی کە ئەحراجی دروستکە ئێمە هەمومان بەسەر یەکەوە لەسەر مێزێک نتوانین سەری ئەو کەناڵە بکەین بۆ یەکێک لە گرفتە سەرێکیەکان بە بڕوای من کە هاوبەشە تەداخلاتی سیاسی و بازرگانیە لە ناوەڕۆکی میدیایی یەکێکی تر لە گرفتە هاوبەشەکان کە هەیە کاریگەری ڕێکلامی بازرگانیە لە ئاراستەکردنی میدیاکانە بۆ نمونە کۆمپانیایەک هەیە ڕێکلامەیە بە کەناڵەکەی تۆ بەمەرجەوەی کە پەندە کوردێکاڵێ بۆیە پێ دەڵێن مامە بۆی دوو چۆلەکەم بۆ بری بۆیە ڕێکلامە دەهێمێ بۆی چاو لەسەر کۆمپانیاکەی من لا بیت و گەندەڵی و کەم و کورتەکانی من لە کەناڵەکەی تۆ چاپ و پەخش و بڵاو نەکرێتەوە ئەمەش یەکێکی تر لە گرفتەکان کە بەشێک لە ئازادی کارکردنی ڕۆژنامەوانانی سنوردار کردووە کە ئەمەش لای خۆمان نمونی زیندومان هەیە کە ڕۆژنامە هەبووە لەبەرەوەی کۆمپانیایەکی پەیوەندیکردن ڕێکلامی یاوەتەیە کاتێک کە هەواڵێکی لەسەر بڵاو کردوێتەوە یەکسەر با بڵێن گرێبەستەکەی هەڵوەشاندوێتەوە و کۆتایی پێێناوە گرفتەکان ئەگەر ئێمە تۆزەوە کۆڵێ ورتر و بە دیاریکراوتر قسەیان لەسەر بکەین بەشێکیان یاساین ینی لە بەریتانیا لەبەرەوەی دامەزراوە هەیە زۆر جار ئەو ڕاسپاردانە یا ئەو ڕێنمایانە یا ئەو با بڵێن کۆدە ئیتیشانی کە دەرەچێت لە نێوەندێکی دیاریکراوی پیشەیی وەکو یەکێتی ڕۆژنامە نووسانی بەریتانیا پێوەی پابندن لیلیان نایەن ینی وەکو با بڵێن دەقێکی پیرۆز سەیریەکەن و ئیشی لەسەرەکەن ئێمە لە کوردستانە بۆەوەی ئەمە جۆرێک لە قووەتی بینێ یاسامان هەیە بەڵام یاساکانمان کرچ و کاڵن ئێمە لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا پەرلەمانی کوردستان 490 یاسای دەرکردووە نزیکەی 9 یاسایان پەیوەندی هەیە بە ڕێکخستنی ڕاگەیاندن و ڕۆژنامەگەریەوە لەنێو ئەم یاسایانەیە هەندێک مادەی تایە لێگەچن هەندێک مادەی تایە کەم و کورتیەیە هەندێک پرسێ ئەسڵەن دەستمان بۆ نەبردووە بۆ نمونە یاسەیەکی لەو پرسە گەورانەی کە لە کوردستانە زۆر بەربڵاوە دەزوەردانە لە ژیانی تایبەتی کەسەکان اینجا کە کەسە گشتیەکان بێ وەکوانەی کە پیان ئەڵن پەبلیک فیگەر کەسایەتە ناودارەکان بێ وەکو ئەستێرەکانی سینەما و تۆپی پێ و ئەوانە یا کەسی ئاسایی بێ وەکو هاوڵاتیەک ئەم دەستێ وەردانە لەلایەن میدیاکان و لەلایەن بەتایبەت تۆڕە کۆمەڵایەتەکان زۆرە یاسامان نییە بۆی بەڵام لەوێ بۆ نمونە بە ڕێنمایی دەریەکە بۆ نمونە یاسای هەیە بەڵێ پێوی پابند دەبێت و ئەوان زۆر جددین لە سەپاندنی یاساکانە بۆ نمونە کە یاسایەک دەرەکا و ڕێوشوێنێکی سزایی یا مەدەنی بۆ دانێ پێوی پابند دەبێت و یەکی لە جیاوازە گەورەکان ئەوەیە ئەوان با بڵێن ڕێوشوێنی سزایی دانانێن بۆ ڕۆژنامەوان چونکە پێیان وایە ڕۆژنامەگەریە بێ ئازاد بێت بە پێچەوانی کوردستان و کە لێرە ئێمە زیندانیکردنمان هەیە سزامان هەیە و سزاکانی زۆرتر با بڵێن سزای تاوانکارین وەکو تاوان ئەناسرێن لەوێ زۆرتر با بڵێن سزاکان با بڵێن مەدەنین بە قەرەبۆکردنەوە بە لێ خۆشبوون بە داوای لێبوردن بۆ بابەتانە با بڵێن چارەسەرە بن. دکتۆر ڕەنگە لە هەندێک دانیشتنا ئەنی بەرجەنابتان کەوتوم بەڕاستی مشایەتی وایم کە بێ مجاملە بێ سڵکردنەوە هەموو کات ینی ڕاستیەکانە دووتۆ زۆر بە جەریئی و بە دڵسۆزانە بەڕاستی کارت لەسەرەوە کردوکە ینی میدیای کوردی ڕچکە ڕاستەکەی خۆی بگرێ ئێستا میدیای کوردی چۆنە بینیت ینی لە شەقامدا دەنگۆیەکی زۆر هەیە کاڵن بەڕاستی سەر لە شێوای پێوە دیارە لەسەر ڕێگا ڕاستەکەی نیە تۆ چۆنەی بینی وە سێدەقەیەکمان ماوە ئەمێ ئەو خاڵانم پێ بڵێ کە دەرئەنجامی کۆڕبەندەکەیە چۆن کاری تیاکە وەڵامی پرسیارەکە نەیەمەوە هەردووکی وەکو بەشێک لە وەڵامی پرسیارەکە تاوان جاران تەنها کەسانی پسپۆر و شارەزا قسەیان لەسەر میدیا کردوە دەستنیشانی گرفتەکانیان نەکرد ئێستا وای لێ تۆ گرفتەکانی میدیا هێندە زۆرن خەڵکە ئاسایەکەش هەستی پێکردو ئەزانێک بوون منە بەرنامەیە پێشکەشەکرێ ئەم بەرنمەیە لە ئاستی کەناڵێکی تەلەڤیزۆنیان نییە کاتێک کە وتارێک لە ڕۆژنامەیەکە بڵاوکاتەوە هەزەکە ئەم وتارە لە ئاستی ڕۆژنامەیەکان نییە کە بەم هەموو فلتەری سەر نووسەر و بەڕێوەبەری نووسین و با
بڵێن ئیدیتەر و پەیامنێر و ئەوانە هەیە کە مەفروض وایە ئەمە جیا بکرێتەوە بۆ نمونە تۆ لە تۆڕێکی کۆمەڵایەتیە کە بابەتێک بڵاوەکەیتەوە خۆت فلتەری خۆت سەرنووسەری خۆت بەڕێوەبەری نووسینی خۆت بڕیار ئەدەی لەسەر باگراوندی پیشەیی و پەروەردەی و خێزانی و ئاینی و کۆمەڵایەتی خۆت تحکوم بەوە کە ئەم وێنەی کە دایانەی ئەم پەیامی کە بڵاویەکەیتەوە ڕەچاوی ئەوت کردووە کامە لە ڕووی یاساییە و گونجاوە ڕەچاوی ئەوت کردووە کە لە ڕووی ئاینی و کۆمەڵایەتی و دابونەریتی کۆمەلگاکەتەوە شیاوە بڵاویکێتەوە یاننا بەڵام لە دەستگایەکی میدیایی بەڕاستی عیبەیەکی گەورەیە تۆ دنیای فلترت هەیە وە شتێک هەیە لە میدیای پێڵەن گیتکیپە دەرگاوان ئێمە لە کوردستانە ئەوەی کە کێشەکانی گەورە کردووە دەرگاوانمان نەماوە یعنی وای لێ هاتۆ وەکو دەرگایەک وایە لێرەوە هەرچی پیاکەی لەو سەر و دەرەچێتەوە چاپ و پەخش و بڵاوەکرێتەوە بەبێ کەس بیگرێ بەبێ کەس لێ پێچنەوەی پێ ئێمە لە ڕاسپاردەکانە تەبان لەسەر ئاستی چەند ئاستێکی جیاوازی ئیشمان کردووە وەمان کردووە هەموو چین و توێژەکان هاوشێوەی ئەوەی کە لە بەریتانیا ئەکرێ بەشدار بن لە چاکسازیکردنی میدیای ئەمە بەتەنها پرۆژەی بۆ نمونە من یا ڕێکخراوەکەی من یا زانکۆیەک یا نێوەندێک نییە بەڵکو ئەبێ ببێتە پرۆژەیەکی هاوبەش کە هی بەرهەمێنەر و بەکارێنەریش بێ ئەنجا ئێمە باڵێن چاکسازیەکە یا نەخشە ڕێگاکەماندا بەشی چەند ئاستێک کردەوە بەشی چەند پەیوەستە بە پەرلەمانەوە ئێمە بەڕاستی پێویستە ئەو زۆری بۆری کە لە یاساکانە هەمانە یەکیان بخەین و یاسایەکی گشتگیری ڕاگەیاندن گەڵاڵە بکەین کە هەم بۆ میدیای چاپکراوە پەخشکرا و دیجیتالی بگونجێ ئەرک و مافەکانی ڕۆژنامەوان لەوەیە دەزیشان کرێەوە هەر لەوەیە دەزیشانی ئەوە بکرێ ڕۆژنامەوان چێ و بەکارهێنەر چێ چونکە ئێمە یەکێ لەو جیاوازانی کە تا ئێستا نەمان کردووە تا لەو ڕێنمایی کە لە ساڵی 2023 دەچوو خاڵی زۆر باشی تیا وەڵام جیاوازی نەکردبوو لە نێوان ئەوەی کە تۆک و ڕۆژنامەوانێک کە نازنامەیە کە دەیە لە دەستگایەکی میدیایی پیشەوەری ئاگاداری پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندن و یاسابرکارەکانی چۆن مامەڵاکەی و لەگەڵ بەکارێنەرێکی ئاساییە کە ئاگاداری ئەم شتانە نییە چۆن بڵاکەی ئاسێکی دیکە حکوومەتە یعنی حکوومەت وەکۆڵێ مەفروض وایە ئەو یاسانێکە لە پەرلەمانەوە دەرەچێت جێبەجیانەکە بەداخۆ جێبەجیان ناکە و پێویستە ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی یاساکان دەرەکات دیسانەوە بەداخەوە ئێمە یاسامان هەیە وەکو یاسای مافی بەدەستهێنانی زانیاری تا ئێستا ڕێنمایی بۆ دەرنەکردووە کە ئەمە بە مەبەست ئەکرێ ئاستێکی دیکەمان هەیە دادگا و دادوەر و ئەوانەیە کە بەڕاستی دادگا و دادوەری وڵاتی ئێمە لە نەخوێنەوارەیەکی قۆڵان کاڵم نەخوێنەواری مەبەستم نووسین و ئەوان نەخوێنەواری میدیایی و دیجیتالی ئەڵێم کە ناتوانن دیوی پشتەوەی هەواڵەکان دیوی پشتەوەی ئەو بەرهەمانەی کە ڕۆژنامەوانێک ئەیکا بڵاوێکاتەوە و ئاستێکی دیکە ئێمە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیمان داغڵ کردووە کە لەگەڵ دەسەڵاتی پێنجەمە کە خۆی ئەبینێتەوە کە لە خەڵک لە وەرگر ئەمانە مەسەڵەن قسەیان چێ لەسەر میدیاوە چۆن و بە چ شێوەیەک ئەتوانن بەشداری بکەن لەو چاکسازیانەی کە لە میدیای کوردیات ماندوو نەبن ئینشاءڵڵا نەتیجەی زۆر باشە بێت بەڕێز دکتۆر شوان ئادەم ڕێکخەری گشتی کۆڕبەندی نیشتیمانی چمت سپاس بە ئامادەبوونت سپاس بۆ بەڕێزیش سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بۆ خواتانەکەم